بینەرانی عزیزی بەرنامەی ڕووداوی مێژوو سڵاوتان لەبێت. بەڕێزان لە ئەڵقە یەکەمی بەرنامەکەدا باسمان لە ژیانی سیاسی عەبدوڕحمانی زەبیحی لە کوردستانی ڕۆژهەڵات و ڕۆڵی ئەو لە دامەزرانی کۆمەڵەی ژێکاف و دەرکردنی گۆڤاری نیشتیمان و پاشان هاتنی بە بەشیری کوردستان و ڕۆڵ و بەشداری سیاسی لەم پارچەی کوردستان و ڕۆژئاوای کوردستاندا کرد. لە ئەڵقەی دووەم و کۆتایی دیدارەکەماندا باز لە پەیوەندیەکانی عەبدوڕحمانی زەبیحی دەکەین لەگەڵ سەرکردە و کەسێتی سیاسی دیارەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان و پاشان گەڕانەوەی زەبیحی بۆ ئێران پاش ڕوخانی ڕژەمی پاشایەتی و چیرۆکی گرتن و کوشتن و بێسەر و شوێنکردن و شوێن پێوەرکردنی لەو دەمەدا و هەروەها لایەنە تاریکەکانی ژیانی زەبیحی و وەفای شۆڕش و هاوڕێ و هاوخەباتەکانی لە نرخاندنی 40 ساڵ خەبات و پیشاندان و خستنە ڕووی ڕۆڵی ئەو ئەدیب و پێشمەرگەیە بەناوەکانی داهاتوو. خۆشەویستان، بۆ توێژ لەسەر ئەم تەوەرانە و تەواوکردنی تەوەرەکانی پێشوو بەردەوامین لەگەڵ بەڕێز کاک عەلی کەریمی نووسەر و شارەزا لە ژیانی سیاسی عەبدوڕحمانی زەبیحی و خاوەنی کتێبی ژیان و بەسەرهاتی عەبدوڕحمان زەبیحی. کاک عەلی جان دووبارە بەخێر بێتەوە بۆ بەرنامەکە. دووبارە زۆر سپاس. کاک عەلی، ئێمە لە کۆتایی ئەڵقەیەکەما گەشتینە و ئەو وێزگەی ژیانی زەبیحی کە ئەو دەم دێتە بەغدا دەوترێت لە یەشێک لە گازینۆکانی بەغدا کاری کردو بە نێوی قادر عەبدوڵڵا لای عەبدوڵڵا ناوێک کە کوڕێکی سنەیی بۆ کاری کردو. ئەو بارودۆخی ئەو کاتی ئاواری زەبیحی و قەدەوەیە کە لەو ماوەیدا کە لە سیتەک بۆ ئەوانە وەزعی ژیانیان وردە بەرەو ئەوە ڕۆیشتۆ کە دەرباز بن لەوێ زەختی ئێران و زەختی عێراق و هەموو ئەوانە ئەوان بەنهێنی هەژاری شەر عەینیشت کاک حەسەنی قزڵزیش عەینیشت بەرەو بەغدا حەولیان داوە. زەبیحی زۆر زوو دەتوانێت بەهۆی ئاشنایەکی کۆنی خۆیەوە کە ویش هەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بووە بەنێوی عەبدوڵڵا کازینۆیەکی گەورەی هەبوو لەوێ کارێ بکاوە ژیانی ڕۆژمەڕەی خۆی بەرێتە پێشێت. هەژاریش عەینیشت لەوێ دەستی کردو بە ڕەسامی و ئیشی کردووە، بەڵام دوور نەکەوتۆتەوە لە کاری سیاسی. دیارە خاوەنی کازینۆ کە زانیوێتی ئەوە چ کەسایەتێکە ئەوانەیە کاری سوک و شتیوای پێنەسپاردۆ بەڕاستی، ینی کوتوێتی حیساباتم بۆ تەواو کە کاروباری کازینۆکەم بۆ ئەوە بکە و پارەی ینی حیسابات شتوای پێ کردووە. لەوێدا لەگەڵ پارتیدا دووبارە دەکەوێتە جۆش و ئەوەوە و ناکۆچێک دەکەوێتە بینی مامۆستا برای مەحمەد و هەمزە عەبدوڵڵا ئەوەی کە من بیستومە و خوێندومەتەوانە. بەڵێ دەوترێت ساڵی 50 ئەگەر بە هەڵانە چووم ساڵی 54 کۆبوونەوەیەک بۆ ئەو مەبەستە کۆبوونەوەیەک لە ماڵی زەبیحی لە بەغدا جەدیدا ئەکرێت. لەوێ کۆیان دەکاتەوە بۆ نێوانگیری هەردوو لایەنی بڵی تاقمی مەرکەز کە لایەنگری برای مەحمەد و تاقمی بەرەی پێشکەوتوو کە لایەنگری هەمزە عەبدوڵڵا بن. ئەوەندەی بیرت بێ ئەوەندەی باس کرا بێ لەسەر چاوە مێژوویەکەنە ڕۆڵی زەبیحی لەو نێوانگیریە لەو دەمەیە چۆن بوو؟ دەورێکی زۆر ئیجابی جێڕاوە ئەو پێوا بۆ پارتی نابێستا لەت بێت و ڕۆڵی مامۆستا برای مەحمەدی زۆر لەلا بەرز بووە و هەروەتر ئەوەی کە ئەو چەند ساڵش پارتی لە 47ەوە ئەوە بە سەرکردایەتی هەمزە عەبدوڵڵا کاری کردووانە. دیارە ئەوەی کە نابێ بیشارینەوە زەبیحی بە هیچ شێوەیەک ئەوەی پێخۆش نەبووە کە پارتی بەرەو شووعیەت لادا، ئەوەی کە بیستومە بەڕێز مامۆستا هەمزە عەبدوڵڵا بیستوێتی ئەوە بکات. دیارە نۆعێک لایەنگری زەبیحی لە دواهاتوشدا ئەوە دەبینی نەتیجەکەی ئەنجامەکەی، بەڵام ئەو کات ئەو وەکو نێوبژیوانکەرێک ویستویەتی کە پارتی کۆکاتەوە. ئەوە لە قسەکانی بەڕێز مامزەلالیشدا کە لە مقابلەکەیدا کە پێکەوە کردومانە لە لەندەن لە ساڵی 96-95دا ئەوە بە ئاشکرا دەردەکەوە. خودی مامزەلات دەڵێ ئەمە لەو ساڵانەدا بوو کە زۆر نزیک بوومەوە لە زەبیحی و لە زەبیحیم بە تەواوی ناسی. دیارە پێشتر لە 52 ئەوانە گوایە لە جارێک لە حەفلەیەکی سەفارەتخانەی سۆڤێتی ناسیوێتی، بەڵام لەوێدا کە مامزەلات چالاکێک دەبێت لە پارتی و کادرێکی ئەوە دەبێت لەوێدا زۆرتر لەگەڵ زەبیحی تێکەڵاو دەبێت. وا دەکەن کە پارتی ببێتەوە پارتی کار بکەن، بەڵام بەهۆی ژیانی سەختی زەبیحی و فشارێکی زۆری دەوڵەتی ئێران و هەروەتر پۆلیسی عێراقێ زەبیحی زۆربەی ژیانی بەنهێنی دەبێت ئەوە دیارە لەو کازینۆیە کا دەکە. سەرنجام لە 56
زەبیحی تەنگی پێڵ دەچێندرێت بەر لەوە بۆ چوونێک هەیە دەوترێ یەکێک لەسەر چاوە مێژوویەکان باس لەوە کە هەندێک جار وەک مارکسیەک خۆی پیشاناوە زەبیحی ئەم قسەیە چەند ڕاست زەبیحی چە بووە زەبیحی چە بووە گە لە پێشەچی کتێبەکەی منیشدا چاو لێ بکەی خەڵەمی کاک ئەمیری حەسەن پور و یا زۆر کەسی مثلەن زەبیحی ئێستا شتێکی لە کتێبەکەی مندا هەیە ئەویش سۆسیالیزم بە زمانی سادە ئەمە ساڵی 68 لە گۆڤاری ڕزگاری کە کاک نوێشیرەوان و کاک شازاد سایب و کاک مەحمودی مەلاعێزەت و ئەوانە دەریان کردو لە سلەیمانی لەوێدا مەقالەیەکی زەبیحی تێدایە کە باسی سۆسیالیزم دەکات زەبیحی مارکسیستێکی تۆخ و شوعێکی وان نەبووە ڕقی ینی زۆر بێزار بوو لە سیاسەتەکانی سۆڤێتی ئەو زمانی و کەیجیبی و ئەوانە بەڵام خۆی بە چە بزانیوە و چە بە معنای عەدالەت خوازی بە معنای مافی کرێکار و زەحمەت چێژ بە معنای ئەوەی کە کۆمەڵگا عەدالەتی تێبکەوێت و ئەوانە بەڵام ئەوەی کە بڵێ شوعیەکی 24 عیار و ئەوانە نە ئەوە نەبووە بەڵام بڕوای مارکسیزمی باش زانیوە ئەوە تا تۆ سەری ئەو مقالێ بکە لە 68 لە گۆڤاری ڕزگاری دانووسێتی چۆن باسی سۆسیالیزم دەکەن باش دەوترێ پاش تەنگ پێهاڵچنینی لە عێراق ساڵی 1956 زەبیحی لەگەڵ هەژار مخریانی هاوڕێی کە ئەو کات هەژار لە بەغا خەریکی کاری وەنەگرت نەبێ لەگەڵ هەژار دەچنە سووریا دەچنە کوێ و لەوێ چۆن پێشوازیان لەکەی ژیانی هەرێکی بەڕێگایەکدا دەڕۆ وە بزانم مامۆستاژار بە مووسڵداد بۆی دەرباز دەبێتوانە بەڵام هەرجووچیان لە ماڵی پیاوێکی زۆر 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 خانەدان شۆڕژگەرێکی کۆنی شۆڕشی ئارارات لە ماڵی کاک حاجۆ لە تورباسپی یەک دەگرنەوە ئەم کاک حاجۆیە دەزانی ئەوانە چ هەردایان بێ دەزانی چ ئەوانە بە نیوی نەهێنی و فەقیر و هەژارشتیان جنسیە بۆ هەر چیان وەردەگرێ هەر لە تورباسپی لە قامیشلو کە دێ بەرە و فیشقاپور لەو بینەیدایە من چووم ئەو ماڵەشم دیوە کە کە ماڵی کاک حاجی بۆ ئێستاژ ماوەوانە و عایلێکی گەورن لەوێ زۆر خانەدانن لەوێ یارمەتیان دەکات زەبیحی زۆر زوو ئەو چوو بەهۆی وەیە کە ڕابیتەی زەبیحی لەگەڵ ڕووناک بیران و شۆڕژگەرانی پارچەکانی تری کوردستان هەر لە زۆوە بە نووسین و شتیوا هەبوو ئەو دەزانێت عایلەی بەدرخانەکان لە شام لە دمشق زۆر کار بەدەستن و زۆر کوردن و ئەوانە دەچێ بۆ دمشق وە لەوێ لەگەڵ ماڵی بەدرخانەکان و بە تایبەت ڕۆشن خان کە مامزەلال بە زۆر ڕێک و پێچی باسی دەکات لە وتی وێژەکەیدا کە لەگەڵم کردو لەوێ تێکەڵی کوردی سووریا دەبێت و ناوی خۆی دەنێ ئیسا عەرەفات بە ناوی زەبیحی شتیوانە کار دەکا و لە هۆتێلێک بە نێوی فلستین کار دەکا فلستین و شەرقی ئەردن ئەو شتا ئەو کارانە دەکا بەڵام لە عینی حاڵدا لەگەڵ گەنجەکانش گەنجە شۆڕژگێرەکان وەکو عوسمان سەبری و لەگەڵ حەمید دەروێش و لەگەڵ ماڵی بەدرخانەکان و لەگەڵ زۆر قەدری جان و ئەوانە حولی ئەوە دەدا دەست بە زەبیحی لە تەواوی ژیانیدا بەبێ حیزب نەحاوەتەوە دەڵێن هاوکاری کوردانی سووریای کردووە بۆ دروستکردنی پارتی دیموکراتی کورد لە سووریا ئەوەی کردو زاوە قسە و کاک حەمید دەروێش بەخۆشیەوە ماوە لێرە ئێستا کونێ ئەو دەزانێت ئەوانی دیکە بەداخەوە نەماون جەنابی کاک کەماڵ فواد دەزانێت کاک مامزەلال ئەوانە ئاگای لەو داستانێ دوکتور عێزەدین مستەفا ڕەسوول کە هاومەزڵی بۆ لە دمشق لە هەموو کە زیاتر ئاگاداری ئەو جم و جۆڵەی زەبیحێ لە سووریا و لە دمشق کە چی ئەکا لەگەڵ ئەوانەدا تۆزێکیش تووڕە دەبێت لەگەڵ دیارەی کەسایەتی وەکو حەمید دەروێش و قەدری جان و عوسمان سەبری ئەوانە زۆر لە خەتی زەبیحی نزیک بوون و یارمەتێکی زۆری داون کە پارتی کوردی سووریا بۆ خۆیان دروستکەن کە دروستیان کرد لەو لاشەوە کۆمەڵێک گەنج و ئەوەی کە سەر تاسەری بیر دەکەنەوە باسی سەرتاسەری بوون و نابێ کورتیز نییە ئەو دەبێ هەمومان باسی خەباتی سەرتاسەری کرێکاران شتیوا بکەین زەبیحی لێ بەگژان دادێتەوە نامیلکەیەک دەنووسێ بە نێوی حەسەن شنۆیی ڕەد على الكوزموبوليتية شتێکی ئاوە لەوێدا ئەمە ئەوە دەنگ دەداتەوە لەوێ گوایە مستێکی زۆر قایم بۆ لە ئەم جەماعەتەی کە کوتیانە خەباتی کورتیز نییە و دەبێ ئەمە سەرتاسەری بیرکە حیزب بە شوعەکان
ئەوانە و کە کۆمەڵە گەنجی کوردیش بۆ لایەن چوون سنیەک لەوانە مامۆستا جگەر خێنە کە ئەو حەمودا شعری کوردی و ناسیۆنالیستی نووسیوە ئەو کاتی زۆر تووڕە دەبێت لە چایخانەیەک لە زمان مامزلالەوە من دەیڵێمەوە کە زۆر تووڕە دەبێت کە خەباتی کورتیز نیە ئەمە دەبێت خەباتی سەرتاسەری شعبی هەمووی سووریا بکەینوانە لەوێدا ئەو تەسیرەی هەبێت کە زۆر ناخایەنێت ئەو لەگەڵ هەموو کەسایەتی کوردەکانی شام بە تایبەت تێکەڵداو دەبێت سەفەرێک دەکات لەوێت بۆ فستیواڵێکی خوێندکاران کە بەداخەوە لە پراگ پێشیان پێدەگیرێ لە لوبنان پێشیان پێدەگیرێ و ناتوانم بچن لەگەڵ هەژاری پاش ئەوەی ئیتر شۆڕش لە عێراق دەست پێ دەکات و مەلیکی دەڕوخێت و عەبدولکەریم قاسم دێتە سەرکار کە عەبدولکەریم قاسم یەکەم کەس بوو لە عێراقێکە کوتی شعبی کورد و عرب برێکەوە بران و ئێرەوەیدی لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی چواردەی تەموزی 1950 ئیدی زەبیحی لە سووریا لە ڕۆژئاوای کوردستانەوە ئەگەڕێتەوە بۆ بەغدا دەوترێت لەو دەمەیە وتاریشی بە نێوی گەلی سووریاوە لە بەردەم عەبدولکەریم قاسم خوێنێتەوە بەڵێ من ڕسمەکەم دێردا بڵاو کردێتەوە کتێبچەیەکی شەیە کە هەر کاتی خۆی زۆر سپاسی دەکەم مامزەلال بۆی ناردم و ڕسمەکە شەر دەو کتێبچەیدا لەوێدا خەڵک وەفد یەک بە دوایەکێت ئەخەو دەبی دەبێت چاو لەو کاتی بکەن کاک فەیسەڵ عەبدولکەریم زۆر خۆشەویست بوو بەڕاستی عەبدولکەریم قاسم ینی کەسێک بوو کە هەر دیار بوو عەسکەری بوو بەڵام هات یەکسەر ئەم قسانەی کرد و میلەتی کوردی بەڵێ دەوترێت بەراورد بە سەرکردە یەک لە دوایەکانی عێراق قاسم باشترینیان ینی لە هەمووان باشتر بوو دەست بەجێ موافقەتی کرد کە بچن مەلا مستەفای بێننەوە مامۆستا برای مەحمەد هەستا ڕۆیشت بە چوون وەفتێک ڕۆیشتن مەلا مستەفایان هێناوە بە میسردا بە تەشریفاتی قانونی ئیسلاحی زراعیان دەرکرد قانونی ئیسلاحی زراعی کە بەداخەوە کوردەکان یەکەم کەس بوون کە بەگژی داهاتنەوە و ئەو جارەکانە قەسرەکەی نووری سەعیدی دا بە مەلا مستەفای لە بەغدایە ڕۆژنامەی خەبات کرایەوە مەقڕی پارتی کرایەوە لە بەغدایە ئەوە بوو کە زەبیحیش بە نێوی کوردی سووریا ئەو کاتی عیسا ئەلزەبیحی قاسم وەری گرت کاکەژاریشی لەگەڵ بوو مامۆستا هەژار مامزەلاریش لە ڕسمەکەیدایە کە دەچن بۆ خوێندنەوەی وتارەکە و زەبیحی لەوێ بە عەرەبێکی فەسیح مقالەیەک دەخوێنێتەوە بە نێوی کوردی سووریا و دەستیان کرد بە دەرکردنی زەریدەی خەبات و نووسراوەکان و بڵاوکراوەکانی تری پارتی و پارتی لە گەشەکردندا بوو مەلا مستەفا هاتەوە لە بەغداد نیشتەجێ بوو مامۆستا برای مەحمەد و حیلمی عەلی شەریع هەمووی ئەو کەسایەتێ گەورانە و مامزەلال و هەمووی کە عومەر دەبابە ئەوانە لە کار و کۆششدا بوون حتا متەمەر باشە دەوترێت هەر لەو ساڵەداوەتە ساڵی 1956 ئیدی زەبیحی بە فعلی دێتە ناو کای سیاسیە و لە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانە تا ئاستی ئەندامی کۆمیتەی ناوەندی و لێپرسراوی لقی بەغدا و بۆ ماوەیەک لێپرسراوی لقی کەرکووک و بۆ ماوەیەکی تر لێپرسراوی دارایی مەکتەبی سیاسی پارتی و چۆن خێرا زەبیحی ئەگاتە ئەم ئاستە باڵانە سیاسی لەناو ئەوەی کە من لە هەمووی کەسایەتەکانم بیستۆ لە هەمووی ئەوانەی کە مقابلەم کردوون منیش بەش بە حاڵی خۆم زۆر تێکەڵاوی ئەو کەسایەتێ گەورە پیاوانەی کوردی عێراقی بووم زۆربیانم لە نزیکەوە دیوە زۆربیانم ناسیوە زۆربیان وتوێژم لەگەڵ کردوون زەبیحی هۆش و ئیستیعدادێکی زیادە لە حەدی هەبووە لە عیلمدا مەسەڵەن تەنانەت دەژێڕنەوە کە باسی فیزیا کراوە زانیوێتی باسی جەبر و هەندەسە کراوە زانیوێتی باسی کیمیا کراوە زانیوێتی لە هەر زمانێک ویستوێتی قسە بکە مەسەن مامزەلال دەیجێڕاوە دەیکوت لە مەجلیسی گەورە لەگەڵ ڕۆشنخانی بەدرخان لە ڕۆشنخان لە شام قسەی دەکرد دەست بەجێت بۆی کە جیرانەکان تێنەگەندایان کردە فەڕەنسەوی ئەم ئیستعداد و نبوغی هەبووە کە ئەو کات لە نێو جیلی ڕۆشنبیر و سیاسی کووردا بەڕاستی کەم بووە حتا ئەوە دەژێرنەوە کە برادێک چۆ لە بەشیر مشیر هەبووە پیاوێکی خۆش و هەموو کەسایەتە کوردەکان لای کۆبوونەوە کوتویانە زەبیحی وا غیبەتی کردووە کە بەشیر مشیر میترەکەی لێ هەڵگرتەوە جنی پێداوادەری کردوکتی تۆ چۆن دەتوانێت ئەو عولەمایە ینی هەر عالمێک نییە عولەمایە جەمعی عالمە ئاوایان تەوسیف کردووە بۆیە ئەو جار لەسەر خەباتی کوردایەتەکەی زۆر ساغ بوو لە زۆربیان ساختر بووە زانیوێتی چ دەکات لە هەمووی گرنگتر شێوەی کاری حیزبایەتی هەر لە زمانی ژێکافەوە ڕێخستن تەنزیم شانە ئەم شێوە کارە خوای ئەو شێوە کارەیە بوو
توانیوێتی زۆر زوو بکەوێتە هەر شوێنێک بتوانێت دەست بەجێت ڕێخستنەکان ڕێکخاتەوە پەلوپۆی ڕێخستنەکان بەولا بەولای بە چوارچەوەی شاردا بڵاو کاتەوە شانیان بۆ دروستکە تەنزیمیان بۆ دروستکە پەیوەندیان بۆ دروستکاوان لەوەیدا نبووڕێکی زۆر تەواوی هەبوو بۆیە بە حەقی خۆی بۆ ئیتفاقا ئەگەر بێت ئەگەر زەبیحی کوردی ئێرانێ نەبایە بەداخەوە ئەوەی دەڵم هەمیشە دایم ئێمە دوای ژێکاف ئەو پارچە پارچەیە ئەوە خەڵکیوەیە هەمیشە دایم ئەوەمان بووە و دوای ئەگە فرسەت هەبێت دووسێ نمونەی زەقت بۆ دێنم زۆر باشە کێکیان نمونەی خۆم دەبێت ئەمە ئەگەر خەڵکی ئێرە باە ناوی مەسەلەن شتێکی دیکە باە خەڵکی دەیەکی دووری دەوروبەری ماوەت باە دەوروبەری نازانم چۆ باە زەبیحی دەورێکی زۆر 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 گەورەتری دەبوو لەوەی کە هەیەی ناوی زۆرتر گەورەتر دەبوو بەڵام هەمیشە دایم وەکو کوردی ئێرانیان چاو لێ کردو بەداخەوە. دکتۆر جەمەل لەبەرڵێ لە ساڵانی 59 بۆ 60 عەبدوڕەحمانی زەبیحی خۆی لە دام دەستگاکانی عەبدولکەریم قاسم نزیک کاتەوە و لەگەڵ ئەمنی عێراقا نزیکێک پەیوەندیەک دروستەکە ئەم قسەیە چەند ڕاستە؟ وڵای ئەو بوختانێکی گەورەیە زەبیحی نێشاردوتەوە ئەوە تا ئێستا لێرەدا لە ئاشتی خوازی لادێیی کە ئەمە چاپم کردوتەوە لە پێشەچەکەیدا تەقدیمی دەکا بە شێرێکی ئاشتی خوازە دژی ئیستعمار کە زەبیحی جاجا ورکە شێعر و شتیواشی کوتە و ئەوانەی هەبووە لە یەکێک لەو شعرانەدا بە نێوی ئاشتی خوازی لادێیی کە دمەتەقەی دوو کەسە پێکەوە بە ئەیز و باپیر ئەوە تاوە لە سەرتاوە کە محەممەد تۆفیق وەردی سەرەتای بۆ نووسیوە بژی ئاشتی بڕوخێ شەڕ لە پێشیدا تەقدیمی دەکا هەر ئاشتێک کە هەمیشە هەتایە سەر دەکەوێت پێشکەشی دەکا بە عەبدولکەریم قاسم نەیشاردوتەوە عەبدولکەریم قاسم ئەو دەمی کاک فەیسەڵ نەتەنیا زەبیحی زەماڵ نەبەز نازانم ئەو قسەی لە چۆ ڕاهێناوە خود بە خودی زەماڵ نەبەزی پێ وانە پەیوەندی بەوە بوو بێ کە ئەو کات تازە مەلام سەفای بارزانی لە سۆڤێت گەڕاوەتەوە و قاسم پێشوازیی گەرمی لێ کرد و پەیوەندیکی پتە لە جوان هەموو کوردێک بە بەژن و باڵش عەبدولکەریم قاسمی هەڵدەکوت یەکەم جار بوو لە مێژووی کوردستاندا چ لە ڕۆژهەڵات چ لە تورکیا چ لە سووریا لە کوردستانی عێراق سەرۆک حکوومەتێک ئەو چوار پارتەی کە کوردستانیان داگیر کردووە بێ بە ئاشکرایی بڵێت کورد و عەرەبران و نەتەوەی کورد و عەرەب خاوەنی عێراق. زۆر باشە ڕۆڵی مامۆستا زەبیحی لە هەڵایسانی شۆڕشی ئەیلول لە ئەیلولی 61 پێی خۆش نەبوو ڕۆڵی ئەو چی بوو؟ ئەو پێی خۆش نەبوو بۆ ئەوەی کە ئەو بڕوای بەوەی هەبوو ئەوە لە نووسینەکانی دیارە لەو ئیلاقاتە بەرفراوانەی کە لە سەردەمی ئەو دوو سێ ساڵی عەبدولکەریم قاسمیدا هەبوو و بە خودی مەلا مستەفاشەوە بە خودی مام جەلالیشەوە بە خودی مامۆستا برای مەحمەدیشەوە ئەوانە هەمووی لە بەغدایە مەقەڕیان هەبووە مەکتەبیان هەبووە هاتوچوێیان کردووە ڕۆژنامە و جەریدە ئەنواعیان دەرکردووە و دۆستایەتێکی زۆر گەرم و گوڕ لەگەڵ عەبدولکەریم قاسم و لەگەڵ دەوڵەتی عەبدولکەریم قاسمدا هەبووە و ئەو شۆڕش ئەیلول چۆن هەڵایستا شۆڕشی ئەیلول تەنانەت خودی دژی بووە ئەوەی کە من بیستومە ئەویش پێی خۆش نەبووە بەڵام هەروەکو پێشتر باست کرد عەبدولکەریم قاسم بە تەمای ئیسلاحی زەراعی بوو ئەو ئیسلاحی زەراعی کە شاش کردی لە ساڵانی 62-63دا کە بە ئینقلابی سپی مەشهورە کە ئەمە دەبوو هەموو ئەم وڵاتانە کە کێشەی ئەرزیان جێبەجێ نەکردو کێشەی تاپۆیان جێبەجێ نەکردو کێشەی جووتێر و زەویان جێبەجێ نەکردو حەل نەکردو دەبوو بیکەن عەبدولکەریم قاسم ویستی هەنگاو بنێ بۆی کۆمەڵێک ئاغاوەت و کۆمەڵێک دەرەبەجی کوردستانی عێراقی باشووری کوردستان دژی ئەوەی بوون چوو زەرەریان دەکرد لە دەوروبەری دەربەندی خان و ئەو دەوروبەری چەمی ڕێزانەوە شتێکیان دروست کرد و هەڵاو گرمەیەک بوو بە ئەمرێکی واقع و سەرکردایەتی کورد بە مام جەلالیش و بە مەلا مستەفاشەوە هەمووی ئەو دەمی یەک پارتی هەبوو مەجبور بوو بە ئەمری واقع کە بەشداری بکەن و کردیان ئەو جار کردیان بە شۆڕشی نەتەوەی و ئەم شۆڕشە کێشای تا ساڵی 75 لەوەیدا کۆمەڵک کێشە و هەڵاوگرمە هاتۆتە گۆڕێت زەبیحی و مەلا مستەفا تا لە بەغدا بوون تا لە کۆشکی نووری سەعید بوون هەموو ڕۆژەوەی کە من بیستومە یەکتریان دیوە مەلا مستەفا زۆری خۆش بیستۆ زۆری حورمەت بۆ داناوە هەر لە زەمانی جمهوری کۆماری کوردستانەوە لە مەهاباد بەڵام زەبیحی پیاوێکی حیزبی بوو ئەو زۆر حەزی بە دەسپلین و ڕێکخرا و ئوسول و مەبدە و هەڵبژاردن و دابەزین و چوونە سەر و خەڵک ئەوانە بوو شێوەکاری حیزبی تەشکیلاتی
مەلا مستەفا بڕای پێ نەبوو باش هەر بڕای پێ نەبوو لە ساڵی 1964 خلافی سیاسی و ئینشیقاق لە نێوان باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتیا دروستە بێ ئەو دەم ڕۆڵ و هەڵوێستی زەبیحی لە ساتە وەختی ئینشیقاقی ناو پارتیا چی بێت ئاشکرا بوو زەبیحی 2000 چوو مەکتەبی سیاسی برادرانی مەکتەبی سیاسی نردیان بۆ لای مەلا مستەفای کە ئیقناعی بکە بەڵام زەبیحی زۆر بە ناومێدی دەگەڕێتەوە ئەوەی کە لە زەبیحیمان بیستەوە ئەوەی کە دواتر برادرانی دواتر کتویانە و لە نووسینەکاندا دیارن ئەوەیە کە ئەو هەر بڕای بە مەقڕ و بە حیزب و بە تەشکیلات و بە کۆنگرە و ئەو شتانە نەبووە دروست بە عکسەوە زەبیحی پێی وابوو دەبێت لە کاتی خۆیدا کۆنگرە بگیرێت دەبێت هەموو کەسێک بە ئیستحقاقی خۆی بەرپرسیاتی وەربگرێت زۆر دژی ڕەوابیتی عەشیرەتی و دەرەبەگایەتی بوو بکەوێتە ناو حیزب و ئەو بڕوای بە حیزبی سیاسی مۆدێرن هەبوو کەواتە لەبەر ئەوە بوو کە لایەنگری باڵی مەکتەبی سیاسی لە ئینشیقاقا بەڵێ دەناخۆ بە هەموو عەقڵێک دەبوو زەبیحی لە هەموو کەسەکانی دیکە بەهۆی ئەو دۆستایەتەی کە لە زمانی مەهابادەوە و لەگەڵ بارزانیەکان و لەگەڵ میرحاج و لەگەڵ ئەفسەرەکان و لەگەڵ کاربەدەستانی کۆمار هەیان بۆ لەگەڵ بارزانیەکان و لەگەڵ کوردەکانی باشووری کوردستان لەگەڵ لە هەمووان نێوانی زۆرتر خۆشتر بووە هەمووانی بە دۆستی خۆی زانیوە بەڵام ئەرزیشم کردی لە پێش داوانە بوو لە بیدایەتەوە بەڵام دوای ئەوەی کە ئەم هەڵاو گرمەیە لە ناوچەی سلێمانی ئاغاوەتەکان ئاغاوت هەڵیان ئایساند و دوای ناوی شۆڕشە ئەیلولیان لێنە ئیختلافی حیزبایەتی کەوتە بیر و باوەڕی حیزبایەتی کەوتە ئەوەی و ئەو جارەکانە دیار ئەومان لەبیر چوو بڵین کە لە 59دا کۆنگرەیەکی پارتی گیرا کە مەلا مستەفا نەچوو بەڵام مەلا مستەفا حەمزە عەبدوڵای پشتی مامۆستا برای مەحمەدی گرت و لەو کۆنگرەیەدا حەمزە عەبدوڵا بە تەواوی دوورخرایەوە و پارتی بووە یەکدەست بووە و بە سەرکردایەتی و سکرتێری مامۆستا برای مەحمەد بەڵام بەداخەوە ڕۆشنبیر و ڕووناکبیری ئەو کاتی کوردیش هەر بڕوای بەخۆی نەبوو هەر لەگەڵ ئەوەش کە مامۆستا برایم حاکمێکی بە تەجروبە بوو کەسایەتێکی گەورە بوو ئەدیبێکی گەورە بوو زمانوانێکی باش بوو و سیاسەتمەدارێکی کۆنیش بوو بەڵام هەر سەرۆکایەتی مەلا مستەفای بارزانیان بۆ خۆیان بە دەستی خۆیان لەسەر بۆ پارتی چەسپاندەوە و مەلا مستەفاش لە مقابل ئەوەیدا پشتی ئەو لای گرت و حەمزە عەبدوڵایان بە یەکجاری باشە دەوتری لە ساڵانی 60ەکاندا ئیدی زەبیحی ئەکەوێتە وتارنووسین دژی پارتی و مامۆستا هەژار مکوریانی هاوڕێی قسەی چەند ڕاستە وەڵای لەسەر هەژاری من هیچم نەویستە بەڕاستی من ساڵیانێکی زۆر کەوتومە داوی هەموو نووسینەکانی مامۆستا زەبیح ئەوە تاوە کتێبێکی 600 لاپەڕێی بە دوایویشدا ئەنواعی مەقالاتم نووسیوە تا ئێستاش هەڵوەدای تاقە نووسینێکی زەبیحیم کە پەیدای کەمەوە بەڵکو بتوانم دووبارە بەکاری بێنمەوە ئەمن تا ئێستا هیچ نووسینێکم بەعکسەوە کە هەژار لە چێشتی مزیێوردا زۆر جار نقورسی لێ دەگرێت لە زەبیحی کۆنە هاوڕێی و بە قەولی خۆی سێت فەنگدا تا ئێستا یەک وشەم نەبیستۆ زەبیحی لەسەر مامۆستا هەژاری بنووسێت چونکە زەبیحی هەژاری بە قوتابی خۆی زانیوە بڕێی مەسئولی بووە ئەوی هێناوەتە ژێکافی باری کوردی نووسین و زمانەوانی ئەوانە پێش ژێکاف خۆیان باسی دەکەن هێمن باسی دەکا هەژار باسی دەکا کە چۆن چوونە چیا و دۆڵ و ئەوانە و لە ناوی کوردیان کۆڵیۆتەوە زەبیحی چۆن یارمەتی کوردی نووسین و فێربوونی زمانی کوردی کردوون بەڵام دکتۆر جەمال لە بەزەڵێ من لە ساڵی 50کان خزمەتێکی زۆری مامۆستا زەبیحیم کرد بەڵام دوجار لەسەر لایەنگیریم لەسەر دژایەتیم بۆ حکومەتەکەی عەبدولکەریم قاسم ڕاپۆرتی لەسەر نووسیم و ڕاز نییەوە ئەوە ڕاز نییە بەداخەوە ڕاز نییە من ڕێز و حرمەتم بۆ مامۆستا جەمال و ڕابردۆکەی بەڵام من لەو کتێبەیدا جوابی مامۆستا جەمال نەبەزیم داوەتەوە لە ساڵی 98 تا ئێستاش مامۆستا جەمال نەبەز یەک وشەی نەکتۆ کە قسەکانی عەلی ئەسڵ ڕاستە یا ڕاز نییە ئەوە پراوێزی 87 مامۆستا جەمال نەبەزی لە کتێبی نیشتیماندا ئەوەش جوابەکەی بنە بۆ ئەوی کە ئەمن پێی دەڵم ئەتۆ بەو درێژایی ئەو هەموو ساڵی زەبیحی مابوو بۆ قسەیەکت نەکوت کاتێک ئەتۆ ساڵی 83 لە بێرلینی ڕۆژاوە غەربی لەوێ دەست دەکەی بە نووسین لەسەر چی نووسینی کردو مامۆستا جەمال نەبەز لەسەر گۆڤاری نیشتیمان
کتێبێکی نووسیوە کە هەمووی ئیزەبیحیە زۆربەی لەسەر کۆمەڵی ژێکاف کتێبێکی نووسیوە کەچی لە پەراوێزێکدا پەراوێز ڕەفرەنسەکاندا هەرچی سوکایەتی بە زەبیحی کردو. ئەمی جوابم داوەتەوە دەڵم ئەدی بۆ ئەو هەموو ساڵی زەبیحی عمر دە ژیاندا مابوو ئەتۆ بۆچی باسیەوە نەکرد خۆ دوای 59 ئەو هەموو ساڵ شێستەکان هەفتاکان بیدایەت هێشتاکان تۆ هیچ جوابێکرد نەداوەتەوە بەڵام تا ئێستا ئەو هیچ جوابێکی نەداوەتەوە بەڵام دوایە بۆم دەرکەوت مامۆستا جەماڵ نەبەست بەچی تووڕێ لەسەر مقالەیەکی لەسەر زمانی کوردی لەسەر وشە دروستکردن گوایە زەماڵ نەبەست قەدەری خەریکی وشە داتاشین و شتی ئاوا بۆ فەرهەنگێکی نووسیەوە ئەو فەرەنگە قەت خۆی نەگرت لە ناو نووسینی کوردی داوانە وشەی داتاشیوە لەوێدا لە ڕۆشنبیری نوێ ژمارە 71 تشرینی دووەم و کانونی یەکەمی ساڵی 1970 زەبیحی مقالەیەک دەنووسێ بە نێوی ڕخنەی زانستیانە یاخۆت شەلم چۆرم هیچ نابێت زۆر باشە لەوێدا پەلاماری زەماڵ نەبەزی باش ئەگەر بەرزان دووبارە سڵاتان لەبێت بەردەوامین کاک ئەلیجان من بەر لە پشۆکە پرسیاری لەسەر پەیوەندیەکانی مامۆستا زەبیحی هەڵوەستەمان کرد پرسیاری پەیوەندی نێوان زەبیحی و کەسایەتی سیاسی و فکری و ئاینی و ناسرا و دیاری ڕۆژهەڵات شیعی دینی حوسێنی بکرد پەیوەندی ئەوان چۆن بوو ئەوان پەیوەندێکی دوای ساڵی 1970 دوای ئەوەیە کە پاسی و 4 ساڵان زەبیحی دێتەوە مەهاباد و شای ئێرانی ڕووخا و شۆڕشی گەلانی ئێران کرا و ڕژیمی پالەوی تەوا بوو و ڕژیمی خومینی هاتە سەرکار لەوێدا کوردەکان دەستیان کرد بە داواکردنی مافڕەواکانی گەلی کوردستان و فرسەتێکی باش قوڵقا و شارەکانی کوردستان دروست بوو و بە ڕێبەرایەتی سەرکردەیەکی وەکو مامۆستا شیعی عیزەدین کە هەم ئاینی بوو هەم سیاسی بوو هەم کۆمەڵایەتی بوو و خۆشەویست بوو لەناو خەڵکدا وەک بوو بە کاریزمایەک زەبیحی لەو سەروبەندەی داهاتەوە دەڵێن بە نوێایەتی ئەو هاوکاری کۆمەڵی کردووە زەبیحی لەو دەمەیە نە باوەڕ مەکە بەڵام دیارە برادرانی کۆمەڵی لە مامۆستا شیعی عیزەدینی زۆر نزیک بوون مامۆستا شیعی عیزەدینیش برادرانی کۆمەڵی کە هەمووی گەنج بوون و ئێمەمانان و ئەوانە هەمووی زۆر خۆش دەویستین و ڕابطێکی نزیکمان هەبوو بەڵام ئەوەی کە کۆمەڵە من لێرە دەنامەکەی کاک عەبدوڵای موحتەدیشدا کە لە کتێبەکەمدا چاپم کردو باسی و مۆزوعە کردووە هیچ ڕابطەیەکی ئەو تۆ نەبووە بەڵام دیارە برادرانی کۆمەڵ مامۆستا شیعی عیزەدینی نزیک بوون و بە ڕاهنەمود و بە ڕاوێشکاری لەگەڵ بەڕێز مام جەلالی زەبیحی کە هاتەوە دیار بوو لە حیزبی دموکرات دوور بوو نزیک نەبوو و لەگەڵ کۆمەڵەش تازە دروست بوو کۆمەڵی پێگەنج و ئەوانە بوو و نەش دەبوو بە کۆمەڵە چونکە کۆمەڵە ڕخراوێکی نەهێنی بوو تازە خۆی ئاشکرا کرد بوو و هەر تازە بوو بەڵام بەڕێنمونی مام جەلالی زەبیحی چوو بۆ لای مامۆستا شیعی عیزەدینی و لەگەڵی بۆم فترەیەکی بچوو کاوکاریان کرد باش پەیوەندی لەگەڵ کەسایەتی دیاری ڕۆژهەڵات هەردوو کەسایەتی ناسری سوبحانی و ئەحمەدی موفیزادە چۆن بوو هیچیان نەبوو ئیسلامی بوون و ئەو کاتێوانە خۆشەویست نەبوون لە ناو جەماوەری کورد بەڵام پێشتر ئیسلامی نەبوون مثلەن سەلاحەدینی موحتیدی باسی ئەحمەدی موفیزاد دەکات کە پێشوەخت کەسایەتیشی ئەی زمانی شای وا بوونەوانە زمانی شایوانە مەعارض بوون بەڵام دوایەکانە تیارێکی ئیسلامیان دروست کرد و بەداخەوە موقفیان باش نەبوو لە ناو جوڵانەوەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ناو ناوبانجیان بەباشی نەڕۆیشت پەیوەندی مامۆستا عولەما لەگەڵ مامۆستا سەلاحەدینی موحتەدی چۆن بوو کاک سەلاح دیارە کوڕی حاجی ڕەحمان ئاغای موحتەدیە حاجی ڕەحمان ئاغا یەکێک لە کادر و لە ئەندامانی کۆمەڵی ژێکاو بووە و مامۆستا زەبیحیش ڕابطەیەکی دۆستانەی هەبووە لەگەڵ ئەو ڕەحمان ئاغای دوایەوەی کە کاک سەلاحیش لە ساڵانی 16 تێکۆشەرانی کوردی ڕۆژهەڵات دێن بۆ شۆڕشی ئەیلول لێرە لە 16ەکاندا دیارە لە کۆی یەکتری دەبێن و بە حکمەوە کە کوڕی حاجی ڕەحمان ئاغایە مامۆستا زەبیحی زۆر پێشوازی لێ دەکا و زۆر دۆستایەتیان دەبێت و دوایویش لە 79 عینی شت کە جەنابی مام جەلالی هات بۆ دیوی ئێرانێ بۆ یەکەم جار کە مخۆم لەگەڵی بووم لە ماڵی هەر کاک سەلاحی یەکتریان دیت زۆر باشە لە پاش بەیاننامەی 11 ئازاری ساڵی 1970 ئیدی هەردوو باڵە جیاوازەکەی پارتی واتە باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی یەکەگرنەوە لەو دەمایە لەو بارودۆخەیە ڕۆڵی مامۆستا زەبیحی چی بوو؟ بەڵێ نقطەیەکی گرینگە
دیارە دوای ئەو هەڵاو گرمەیە کەمە زۆرە فترەیەکی زۆرە لە 64ەوە مەلا مستەفا مفاوازە لەگەڵ حکوومەت دەکا و مەکتەبی سیاسی دەداتە شاخ و شۆڕژگەر دەرەچێت و ئەوان بەجاش دادەنێن و شەڕ و براکوژی دەست پێ دەکا ئەوانە دوای فترەیەکی ئەوان دەتوانن بەهێز و توانا و پشتیوانی حکوومەتی بەعز جەلالیەکان دەرپەڕێنن لە خاچی کوردستانی باشوور و ئەوان پسنەدیوی ئێرانێکەوە داستانێکی زۆر دوور و درێژە بەڕاستی لێرە جێی نابێتەوە و لە نەهایەتدا شای ئێرانە ئەو ئیمکاناتی کە دەبیان داتێنیان داتێ بەڵام دایانباتە هەمەدانە سەرکردەکان دیارە لە تارانێ دەبن ئەوەی کە بیستومە لە مامزرا دەڵم من هەر دەست بەجێ ڕۆیشتم ئێرانم بەجێ هێشت بەڵام باقی سەرکردەکان و قاید عسکەریەکان و خەڵکەکە کە زیاتر لەگووایە لە 500-600 کەسی بوون لە هەمەدان ئوردوگایەکیان بۆ دەکەنەوە کە ئەوەی زۆر ناخایەنێت ئەو جارەکانە وەرە قەڵ دەسوڕێت ئەوان لەگەڵ حکوومەتی مرکز نوعێک تەوافق دروست دەکەن و ئەوان دەستنە بەغدایە کە ئەمە هەردووبارە ئەو لەفزە خراپەی 66یان وە پاڵ دەدەن و شەڕ دەکەن لەگەڵ باڵی مەلا مستەفای هەر بەنی باڵی مەکتەبی سیاسی و لە بەکرەجوێ نیشتەجێ دەبن ئەمەش داستانێکی دوور و درێژە لەو فاسلانەدا زەبیحی دەورێکی سەرەکی هەبوو لە بەڕێوەبردننی باڵی مەکتەبی سیاسی و ئەوەی کە پێی دەڵێن جەلالی لە بەکرەجوێیە ئەو کاتی کۆمەڵێک ئێرانیش جیابووە لە حیزبی شوعی ئێران حیزبی تودا بە نێوی سازمانی ئینقلابی و فکری ماوەئیستی دێن بۆ کوردستان و لە مامجەلال و لە زەبیحی نزیک دەبنەوە و کۆمەڵە کۆرس و دەورات دادەنێن و ئەوانە کە ئەم فکری ماوەئیستی و ئەوە لەو کاتیڕا لە تەریق ئەم جەماعەتە ئێرانیەوە کە یەک لە هەرە بەرچاوەکانیان کوروشی لاشایی بۆ کە مەشهورە لە ئێرانێ ئەمانەت لە زەبیحی دەورێکی گەورەی هەبوو لە چوونی مەقەڕات و لە تەنزیماتی مەقەڕات و لە ئیشرافی پێشمەرگە و ئیشرافی جەریدە و دەرکردنی ڕۆژنامە لە بەغدایە و زۆربەی ئەوانەی کە ئێستا کونیە کادری سەرەکیەکێتی نیشتیمانین و تەنانەت پارتیش ئەو کاتی بەغدایان لە بیرەکە مەقەڕیان هەبوو لە بەغدای و زەبیحی وەکو مامۆستایەک وەکو مەسئولێک وەکو ڕێبەرێک لەگەڵیان بۆ و کاری کردە و دەورێکی سەرەکیە بوو حتا ساڵی هەفتە ئاشبوونەوەیەک ئەو حیزبەی کە مامجەلالی وان دروست کرا بوو بەنێی پارتی شۆڕژگەرشتێکی ئاوا ئەمە هەڵوەشایەوە دەستەوە بەیانی یازدەی ئازاد دەردەکرێت و نوعێک لێبوردن عەفوات دەرەچێت تر چۆن سازاون ئەوە بۆ خۆتان باشی دەزانن لەگەڵ مەلا مستەفای مامۆستا برایم ئەحمەدی و کاک عەلی عەسکەری و کاک عومەر ئەوانە دەستنەوە بۆ پاڵ شۆڕش و مەلا مستەفای و لە دەوروبەری حاجی ئەمەران و ئەوانە نیشتەجێ دەبن زەبیحی ئەوە ناکە پرسیارەکە ئەمە لەو کاتەیە دەوترێ لەو ڕۆژگارەیە ئەوەشی پارتی نەبوو بۆ پارتی و گەڕاوەوە بەلای مەلا مستەفا بەڵام عەبدوڕەحمانی زەبیحی ناگەڕێتەوە بەلای مەلا مستەفا لە بەغامێنێتەوە بۆچی نەچوو ئەو بڕوای بە مەلا مستەفا نەمابوو هیچ بڕوایەکی مەلا مستەفا نەمابوو بەڵێ و ئەو جار ئەو باش دەیزانی کە نەتیجەی شۆڕشی ئەیلول کە ساواکی شای ئەفسەرەکان و ژەنەراڵەکانی ئێرانێ بە تەواوی وجودەوە چوو بوونە نێو تاروپۆی شۆڕشی ئەیلولەوە ئەو زۆر باشەوەی دەزانی کە عاقبەتی شۆڕشی ئەیلول چونکە پشتی بە ئێرانە تەوافقنامەیەکە و دەبێ بکرێ ئەو تەوافقنامەیە و هەر بەوەی کۆتایی دێت لە بنێوان سەدام و لە نێوان شای ئێرانەدا کە ئاخرێکەشی لە 75 هەموو دەزانین کە ئەو شۆڕش کۆتایی بە نێوبژیوانی هەواری بوو مدین لە ئەلجەزایر شای ئێران و سەدام حوسێن یەکتریان ماچ کرد و یەکەم تەوافقیان لەسەر شۆڕشی ئەیلول بوو کە بەداخەوە شۆڕشی ئەیلول لە ماوەی 24 ساعتدا ئاش بەتاڵی خۆی ڕاگەیان دەڵێن لەو ماوەیەدا مامۆستا زەبیحی دەچێتە نێو دەستگای کۆڕی زانیاری کورد و سەرقاڵی قاموسە بەنێوەکەی خۆی زەبیحی کە نەچوو بۆیە کە نەچوو لەگەڵ مامۆستا برایم ئەحمەد و خودی مامجەلالی دیارە مامجەلال نەماوە لە شاخ چوو بۆ بەیروت و بوو بە نوێنەری کورد لە دەرەوە ئەوانە بەڵام ئەوانی دیکە لێوە دەست بەسەر بوون تقریبن وەکو دەست بەسەر مابوونەوە زەبیحی ئەوەی نەکرد زەبیحی لە بەغدا دەبوو شەرعیەتێک بۆمانەوەی خۆی لە بەغدا بدۆزێتەوە لەو کاتەیدا خۆی کردەوە بە ئێرانی زەبیحی خوای کاری نەهێنی بوو جاری وا بۆ ڕەفیقە نزیکەکانی و لە خۆیانم بیستۆ نەیانزانیوە لە کوێ دەژی بڵێ بە لیباسی سوالکەرانەوە زەبیحیان دیوە لە کەرکووک کە چۆ تەنزیماتی کەرکووک چاکاتەوە کاک محەممەدی شا پەسەندی ئەڵێ هەرگیز نەمانەزانی
لەکوێیە ناوەنیێنیەکانی چییە قەتینەکانی خۆی بە هاوڕەکانی ناوت کە لە 62 ئەوانە حملە کراوە بۆ پارتی ئەو بەنهێنی چۆتە کەرکووک و هەموو تشکیلات و ڕێکخراوی کەرکووچی هێناوەتەوە لە بەردەرکی مزگەوتێک خانەقایەک برادری بۆ جێڕامەوە کردی و ئاوا لە دوورچوان کردەوە مامۆستا زەبیحی سوال پەڕۆیەکی داناوە سوالە دەکەن یعنی ئاوا بۆ زەبیحی ئەو نەچوو بەڵام لە بەغدا مایەوە لەو دەمەیە سەرقاڵی خامووسەکە بووە ئەو کات یەک سوتفەی گەورە کرا یەک سوتفەی گەورە کرا ژێنەراڵێکی گەورەی ئێرانی کە ئەوەی ساواکی ئێرانی دروست کرد بوو و زۆر لە شای نزیک بوو بە نێوی مەعارزە هەڵا تاتە بەغدایە تەیموری بەختیار هاتوو وەکو مەعارزە سەدام پێشوازەکی گەورەی لێکرد زەبیحی توانی لەم دەستگایانە بە نێوی مەعارزەی ئێرانی نزیبێتەوە ڕادیۆیەک شاندا نابوو لە بەغدایە بە نێوی مەعارزەی ئێرانی کە لەو ڕادیۆدا یارمەتی دەکردن بە نێوی مەعارزەی ئێرانی و بەو ناوانە و خۆ مەشغوڵکردن بە قاموسەکەیەوە گوزەراندی حتا ساڵی 1976 کە ئاش بەتاڵ کرا و هەموو شتێک ئاوێ باودادا پیشبینەکەی زەبیحی دروست هاتە دەرێت کە ئەم شۆڕشە ئاخرەکەی کە پشتی بە شای ئێران بێ هەر ئاوای لێ دێت ئەوەشمان دیت بە چاوی خۆمان ئێمەش دیومانە هەموو زەبیحی سەفەرێکی کرد بۆ بەیروت سەفەرێکی کرد بۆ شام لەوێ ڕابۆ بەیروت و لەوێ ئەوەی کە من لە خودی هێرۆخانم بیستەوە جێڕاوێتەوە و لە کورساتدا دیومە لەوێ زەبیحی ماوەی مانجێک 2 مانگ دەمێنێتەوە لە ماڵی مام جەلالی و پێکەوە دەبن بە دواویدا کە دەگەڕێتەوە گوایە جاسووسێک شۆڤارەیەک چیەک ئەوانە راپۆرتی دەدەدا لە بەغدایە و زەبیحی دەگیرێت ماوەی 2 ساڵ لە سزن دەبێت حکمی ئەعدامی دەردەچێت بەڵام بە حەول و تەقەلای هەموو کوردەکان و جەماعەتی مەلا عەبدوڵڵا ئیسماعیل و کە بە مەلا ماتۆر مەشهورە و شێخ لەتیفی بەرزەنجی و بابەکراغا و ئەم کەسایەتیانە خودی مامۆستا هێمنی شاعیری برادری کەودەم لە بەغدایە بۆ مەعارەزە بۆ حزبی دموکرات بووە ئەوانە بە هەمویان حەولی بۆ دەدەن سەدام ڕازی دەکەن کە حکومەکەی بێنێتە خوارێ پاش 2 ساڵان ئازاد دەبێت لە 1970 ئەوانە دەچێت سەفرێکی لای مامۆستا برای محەممەد دەکات سەیری ئەو داستانە بکە کە من مامۆستا برای محەممەدم بیستوە دەڵێ یەک جێ مامۆستا زەبیحی لە لەندەن پێیا بوو دوای سزن ئەی زەبیحی کو لێرەی بۆ وا لێرەی چی بوو دەڵێ وەڵا هاتووم و ئەوانە و کاتی خۆی کە ئەو مەسوولی مالیەی حیزب بوو وایە 7,000 دینار کە حیزبەکە تێکچە و هەموو چوونەوە لای مەلا مستەفای و بڵاوایان پێ کردووانە حیزبەکەی جەلالی بڵێ کە مامۆستا براییم سکرتێری بوو ئەو مەسوولی ماڵی بوو 5,000 دینار هەر لە لای زەبیحی ماوەتەوە هاتۆ لە لەندەنە ئەی بیچی دەبکەن و حیزبە تەواو بووە خەڵکەکە بڵاوی کردووە ساڵی 1970 سەرۆکی ئەو کاتمان ڕئیسی ئەو کاتمان مامۆستا برای محەممەد بوو چۆ لە لەندەن ئەو 5,000 دینارەی تەحویلی مامۆستا برایمی داوەتەوە یعنی هەر وەکوەی کە مارێک دەشیفتانی دابێت تەستاوە چۆ دوای ئەوە لە لەندەنەوە کە گەڕاوە ئیتر بە 1-2 مانگان شۆڕژی گەلانی ئێرانی ڕوویدا و بۆ یەکەم جار زەبیحی پاش 20 ساڵ پاش 34 ساڵ زەبیحی بۆ خۆی بە پیکابێک هەرچەند ئێمە هەموو بەرەو پیری چوو بووین بۆ حاجی عومەران و لە مەرزی خانیە پیرانشەر بەڵام مامۆستا زەبیحی کەل عادەی خۆی سەری لێ شێواندین و ڕێگاکەی لێون کردین و خۆی بە ئێمە نیشان نەدا بۆی کە ئەو کاتی باو بوو سەرکردەکانی دموکراتی دەهاتنەوە و لە قەڵاندۆشانیان دەکردن و بە مزاهرە و ئەو مەراسیمەی پێخۆش نەبوو ئەو پێخۆش نەبوو ئیتر ئێمەی فریودا دیارە ئەمن یەکەم جار مامۆستا زەبیحیم ئەو دەمی من تێکڵاوی پێشمەرگەی یەکێتی ببووم لە ساڵی 1970 کاک ڕۆژێک لە ڕۆژان کە باسمان دەکردوانە ئەوان زانیان کە من خوشکەزای زەبیحیم لە قەندیل و لە ناوزەنگ ئەوانە کاک زێڕۆ عەبدوڵڵا ئەو دەمە مەسوول عسکەری و مەسوولی ناوچەی پشدەر بوو پێکەوە دانیشتم کە وڵا نامێکی بۆ بنووسم دەیگەێنم کتم چۆن تۆ ئەو کات تەمەنت چەند بوو کاک عەلی 19 وەکو بیرت بێ زەبیحی لەو گەڕانەوەیە بۆ ڕۆژهەڵات بۆ ئێران سەردانی دەستگیرانەکەی نەکردووە نەیبوو ناوەڵە نەیبوو دایکم بەزمی پێدەگێت بەڵام سەرچاوەیە گەڵێ دەستگیرانەکەی لە ساتەوەختی دروستبوونی کۆمارەوە چاوەڕێی زەبیحی بووە هەتا ساتەوەختی وەڵڵاهی ئەمە شەر بیستمانە زۆر جاریش لە دایکم بیستووە بەڵام زۆر جار دایکم بەزمی پێدەگردە و تەمەنە زۆرەی داکە هات پۆ مەهاباد و هەر شەو ڕۆژە داوەت و داوەتکاری خزمان بوو
دایکم دەکوت کاکەجان دەبێت ژنێ بێنی ئەوان ئەوش دەکوت باشە ڕعنا بابزانم بابزانام ئەو وەزعەت چی لێدی ئەو زرزاڵانە بە مەلایانی دەکوت ئەو زرزاڵانە بەرەو چۆ دەچنجە ئەو دابیرێکی لێ دەکەینەوە باشە بە قسەت دەکەم بەڵام ئەوەی کە بیستمە دیارە شعری شاعیر عاشقانە و شتیوای سەردەمی گەنجێتی زۆری هەیە کە ئەمن کۆمەڵێکم لە کتێبەکەدا چاپ کردووە ئەو دە ساڵی ئاخردا پارچە شعرێکی بڵاو نەکراوەی زەبیحی کاک محەممەد ئەحمەد شاسوار لە ئاسۆی ڕۆشنبیریدا بڵاوی کردبووە کەم هەر زۆرم بەلاوە سیر بوو شعرێکی زۆر مەشهوری کوردیە کە زۆربەی گۆرانی بێژەکان کردویانە بە کوردی ئەگەر کۆپلەیەکی لێ بخوێنیت سوهەیل و مشتری و زۆهرە هەمووی فدای غەمزەکەی چاوی چ تەقسیرێ لە من ڕوویداوە بە غەزەب لە کە لێم شێواوی ئیتر مەسەلەن وەرن یاران تەماشاکەن کە یارم چاوی هەڵدێنێ بە یەک لەحزە هەزار عاشق بەبێ شک ڕوحی نامێنێ ئەمە هەمووی کاسێتەکەی دەروێژ عەبدوڵڵای مەشهورە کە بە دەفلەی دەدات کە لە ئاخری هەموو کۆپلەکانی ئاخردا دەڵێ زەبیحی بڕۆ ئەحمەق زەبیحی تۆ پێت ناکرێت زەبیحی تۆ ئەحمەقی یا مەسەلەن تو ئەوەنێت لە ئاخرەکەیدا کە تەخمیسێک دەکات و ئەوانە مەسەن دێرەدا دەڵێ لە داوی قەیدی زولفی تۆ زەبیحی زەحمەتە دەرچێ وتی خامی بڕۆ ئەحمەق لە عیشقمدا نەسووتاوی ئەو سوورە شعرانەی هەبووە جاوەی کە بەڕاستی عاشق بوو بێت و عاشق نەبوو بێت ئەمن بیستومە وەکو تۆ باشە کاک عەلی باسی گرتنەکەی کرد لە بەغدا بۆ حکمی ئەعدامی بۆ دەرەچێت بەڵێ 76 بۆ 78 بەڵێ دەوترێت لەو کاتەیە وەک پێویستی لە هاوڕێ و هاوخەباتەکانی هەوڵی دەرباسکردنی زەبیحیان نەیاوە کاک محەممەدی شاپەسەندی ئەڵێ تەنها هەوڵێکی کەم کە تاها محەیدین معروف بە سەدامی وتووە کە ئەویش کاتێک بۆ کە حکومەکەی سووک بۆ لەسەری ئەو ئەڵێ تاکە کەسێک تاکە خێزانێک کە لە خەمی زەبیحیا بوو لەو ڕۆژگارە بە تایبەتی لە بارودۆخی زیندانە خێزانی بەختیاری تەیموری بەختیار بوو تەیموری بەختیار بوو ئەمە عایلێکی زۆر محتەرەمن کچی بزورگی عەلەوێ گەورە نووسەری ئێرانی کە دیارە زۆر لە زەبیحی نزیک بۆ 2 ساڵانی بیدایەتی هەفتا کە ئەوان هاتوون پەنابەر بوون و ژێنەراڵێکی مەشهور بوو و سەدام زۆری ئەوە بۆ هەڵ تورەکەی بۆ هەڵچنیون کە دوژمنێکی گەورەی شای دەستکەوتەوە ئەوانە دیارە خانمی تیموری بەختیار زۆر دەسەڵاتی هەبووە و هەر ئەمیش ئەوان بیستۆ کە زۆر زوو بەگشت حکوومەتی دەستگا ئەمنیەکانی عێراقدا دێتەوە بەغدا کە دەبێت زەبیحی کابرایەکی زانا و کابرایەکی گەورە و پیاوێکی گەورەیە من ناتوانین لێخەوە بکەین و محاولێکیان بۆ دەکەم بەڵام ئەوەی کە ئەمە بیستومە لە دیارە محەممەدی شاپەسەند وا دەڵێ بەڵام خەڵکی دیکەش حەولیان بۆ داوە وەکو بابەکراغای تەها محەیدین کە باست کرد سوزانم مەلاماتۆر شێخ مامۆستاهی ئەوانەش بۆ حەلیان بۆ داوە بەڵام بتر تو بۆ خۆ دەزانین دەوڵەتی بەعس و ئەو ئەژدی هایە بە قسەی چی کردو چی نەکردو هەر باشە کە بە ساغی دەرچۆ باشە ئەوترێت کە قسە لەسەر هەڵوێست و ڕۆڵی زەبیحیە لە ساتەوەختی هەرسی شۆڕشی ئەیلولە لەو بارودۆخەنە هەموارەیە هەڵوێست و دیدگای زەبیحی چی بوو سەبارەت بە هەرسی شۆڕشی ئەیلول زیارە زۆری پێ ناخۆش بۆ زۆر بەڵام ئەو تەمەناکار بوو ئەو لە زۆر کۆنەوە کە سەرکردایەتی خێڵ و دەرەبەگ و عەشیرە بەسەر جوڵانەوەی خەڵکی کوردان نەمێنێت ئەو دڵنیا بوو کە ئەم سەرکردە خێڵ و عەشیرەت و دەرەبەگانە ئاخرەکەیش جوڵانەوەی خەڵکی کورد بەرەو ئاقارە دەبن کە بردیان تەنانەت نەیانتوانی یەک تاقە ڕۆژیش کە 100,000 پێشمەرگە لە کوردستانی عێراقیە بوو بە فەرمانی شای نەیانتوانی یەک تاقە ڕۆژ مقاومەتی بکەن و نەیان کرد کە دەمانتوانی تۆ بزانت سەردەمی ئەنفالەکان بە سەرکردایەتیەکی نیشتیمانی پێشمەرگەی پارتیزان چۆن خۆی هێشتەوە چۆن خۆی ڕاگرت تاکوینێت تاوەکو سەردەمی ڕاپەڕین ئەو کاتی 75 ئەو هەموو چەکە زەبەلاح و مۆدێرنەش لە دەستی دوژمناندا نەبوو زۆر چاک دەکرا مقاومەت بکرێت بەڵام نەیان کرد بۆ چونکە ئێمە تەواو پشتماندا بۆ دەست دەوڵەتێکی بێگانە کە ئەم دەوڵەتە بێگانە دۆستی کورد نەبوو دوژمنی کورد بوو بەداخەوە سەرکردەکانی شۆڕشی ئەیلول لەوایان نەزانی و بۆی زەبیحی هەتا بڵێ پێی ناخۆش بوو و هەروەکو بۆسیشم باس کردی هەر بە دوای ئاژ بەتاڵدا زەبیحی دەکەوێتە سجن بەهۆی جرمی دیتنی مام جەلال و هێرۆخان لە بەیروت کاک عەلی من 3 دقیقە کاتماوە کات زۆر کەماوە مێ زۆر بە خێرایی وەڵامی پرسیارەکانم بیتەوە ئێستا چینە سەر تەوەریشی گرنگ کە ئەویش قۆناغی
گرتن و کوشتن و سەرنگومکردن و بێسەر شوێکردنی زەبیحیە کە ئەمە لایەنی تاریکی ژیانی زەبیحی و هەندێک چیرۆکی جیاواز هەیە لەوبارەیەوە. ساڵی 1970 ئیدی زەبیحی ئەسەری نامێنێ. چیرۆک و حکایەتەکان جیاوازن، هەندێک لەسەر چاوەکان پیان وایە گرتنی زەبیحی پاش ڕوخانی ڕژێمی پاشایەتی ئێران کە ئەو کاتە خۆی خاتە نێو کایی نێوان ململانی نێوان ڕژێمی باسی عێراق و کۆماری تازیجبووری ئیسلامی ئێران دەوترێت بەو هۆیەوە ویستوێتی کوردانی ئێران لە کۆماری ئیسلامی هەان بدات. ئەم قسەیە چەند ڕاستە؟ نا زەبیحی کە هاتەوە بەڕاستی دیارە خۆی نایشارێتەوە لە ئاخر بەرجی ئەو کاتی کاتەوە قاموز لەژێر چاپ بوو، قاموسی زمانی کوردی ئەلفەکەی چاپ کرد بوو، بێیەکەی چاپ کرد بوو و لە ئاخر ڕەحزەدا کە لە بەغدایە قاموز لەژێر چاپە لاپەڕەیەکی پێوە دەنووسێ کە خۆی لەوێ پیشبینی چارەنووسی خۆی دەکا دەڵێ لەلایە قاموس هانم دەدا کە بمێنمەوە لە بەغدایە و ئیشی قاموس تەواو بکەم لەلایەکیشەوە شۆڕشی گەلانی ئێران و میلەتەکەم و شارەکەم و خەڵکەکەم بانگم دەکەن دەڵێن وەرە ئیشمان پێێتە. ئەلەوەیدا ئاخرەکەی ئەوەی هەڵدەبژێرەکە بێتەوە ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنواعی حیزب و ئەحزاب بوو، شاری سابلاغە، شاری سنەی، هەر جادەی دە 12 دانە مەقڕی حیزبی تێدا بوو. ئەلەو هەڵاوگرمەیدا بەهۆی دیتنی مامجەلال و مامۆستا زەبیحی لە بۆکان لە ماڵی کاک سعدی مۆتەدی، مامی کاک سەلاحی مۆتەدی، ئەوان یەکتریان دیت ساغ بوونەوە کە من خۆم لەگەڵیان بووم، خۆم خاڵم بردەوە بۆ بۆکانێ لەو دیتنی بۆ دیتنی مامجەلالی. لەوێدا هەوڵ دەدەن کە مامجەلال هەوڵ دەدا کە مامۆستا زەبیحی لە مامۆستاشی عەزەدینی کە سەرکردەیەکی ڕوحی بوو ئەو دەمی نزیک کاتەوە بۆ ئەوەی کە کەسێکی بلیمەت و زیرەنگ و زمانزان و دیپلۆمات لە دەوری مامۆستای بێت کە بەداخەوە ئەوەی ماوەیەکی کێشە بەڵام زەبیحی نەیتوانی درێژە بدا بە کارەکانی لە دەوروبەری مامۆستای لەگەڵ سەرنگوبوونی زەبیحی ئەمە چیان کرد ئەمانە تەختیتێکیان کرد لەگەڵ مامجەلالی کە زەبیحی بە نێوی مەعارزەی ئێرانی، بە نێوی نوێنەری مامۆستاشی عێزەدینی، بە نێوی شێخ زەلالی حوسێنی برای مامۆستای، بە نێوی حامید بەگی جوانڕۆ کە بەداغەوە چریکە فیدایەکان کوشتیان، ئەمە بچێت لەگەڵ دەوڵەتی بەعز گفتوگۆ بکە چەک بۆ مەعارزەی ئێرانی وەربگرێت. ئەم چەکەی وەرگرت، چەکێکی زۆری وەرگرت بە نێوی مامۆستاشی عێزەدینی، بە نێوی شێخ زەلالی، بە نێوی حامید بەگی. بەڵام دیارە دۆستایەتی مامجەلال و مامۆستا زەبیحی بەشێک لەو ئازوقە و چەک و تفاقە بەڕاستی من بۆ خۆم شایدم. زۆربەی مەسوول عسکەرەکانیش ماون. باش ئەوەی شێک لە بۆچوونەکانە، بەڵام ئەوترێت لە سەرەتاوە سەرەتای ونبوونی زەبیحیە شوێن سەرنگومکردنی زەبیحیە گومان هەبووە کە لە تاران تیرۆرکراوە. نەما داستانێکە بەداخۆ مامۆستا هەژار دەیڵێ لە هیچ ڕاستنیەوە وەڵڵی هیچ ڕاستنیە. زەبیحی لە حەولەوە دابوو بە یەکێک لە کوڕەپورەکانمی دەکوت ئەو دەمی لە مابەت دەکوت پاسپۆرتێکم بۆ پەیدا بکە کە من بچمە تارانێ و لەوێ ڕاستەفەرێکی بکەم. ئیتر ئەوە بوو هێرشی خومینی بۆ سەر شاری سابلاغ و سنە و پاوە ئەوانە نەکرا ئەو پاسپۆرتە بۆ مامۆستا زەبیحی دروستکەین. زەبیحی هاتچۆکانی هەموو جارێەوە کاک زێڕۆ ماوە ئێستاکوونێ بە بەغدایەدا بوو، دەچەوە بەغدایە بە قەڵازێدا و دەهاتەوە بۆ لای ئێمە، دەهاتەوە بۆ ناوزەنگ، بۆ شوێنێ، بۆ ئالانێ. ئەوە بوو لە یەکێک لە سەفەرەکاندا دیار بوو ئەو دەوروبەرە هەمویان زانی بوویان کە مامۆستا زەبیحی چەک وەردەگرێ بە نێوی حامید بەگ، بە نێوی شێخ زەلال، بە نێوی مامۆستاشی عێزەدینی و چەکەکان بەشی زۆری لە ناو پێشمەرگەیەکی تردا. من ئەمێ دوا پرسیارکەم کاتم تەواو بووە پاش 6 ساڵ خەباتی ئەم پیاوە وەفای شۆڕش و هاوڕێی هاوخەباتەکانی چی بوو بۆ زەبیحی؟ دەوترێت زەبیحی یەکێک لەو کارکتەرە سیاسیانەی کە لە کوردەکە هەردوو جەژنە بووە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باشووریش بووە. تۆ لە 1970 شوێن پێ و ڕێبازی ئەو هەڵگرتووە، پێ دوانی تۆ هەمان چارەنووسی زەبیحی دەبێت. وەڵڵی بەداخەوە من بەداخەوە دەڵم، بەڵام ئەوەی کە مێژوو پێمان دەڵێت لەو 6 ساڵی ڕابردوودا بەداخەوە ڕاستە ئێمە بە زۆری دابەشکراوین ئەوانە، بەڵام ئەوە بۆتە ئەمرێکی واقع. تۆ بە خۆت دەڵێ عێراقی، من بخۆم دەڵم ئێرانی، ئەو بەخۆی دەڵە خەڵکی تورکیا و ئەمە وەکو هاوڵاتی یەکترمان نەناسیوە. بەداخەوەی وەکو زەبیحی هەمووی خەباتی خۆی بەشی زۆری بێزگە لە سەرەتاکانی خەباتی هەمووی لە پێناو باشووری کوردستان ناگەیشتە ئەندامی مەکتەبی سیاسی بوو بە مەسوولی مالیەی هەموو شۆڕژ، یەکێک بە قسەی هێرۆخانی، بە قسەی مامجەلالی، بە قسەی برای مەحمەدی، هەموو هاوڕێکانی یەکێک لە دەستپاکترین کەسایەتی ناو شۆڕژ بووە لە پارتی بووە. بەڵام بەداخەوە هەر ئەو حرمەتەی دادن ئێستا چێ دەڵە زەبیحی لەیەکێک لە سەرکردەکانی کوردی عێراق وەکو مامۆستا زەبیحی باخسەیەکیان بۆ کرد ئەویش بە هەزار هەولا ئەولای من و زۆرە ملی من و خواهش و تەمەنا لە مامجەلال و لە لەندەنێ پێشم پێگرتو ئەوەیان بۆ کرد. و یەکی وەکو ئەحمەد تۆفیقی هەمووی خزمەت و توانایی خۆی لە مقابل لە خزمەت مەلا مستەفاینا
بوو بە دەستی مەلا مستەفای بۆ هاوڕەکانی خۆشی تەنانەت بەڵام ئێستا ناوی دەکوولەکەی تردانە دڵنیا بن هەر ئەو مێژوێش چاوەڕێ من دەکا من لە هەفتاهشتەوە خەریکم وڵی بە درێژای ئەو 34 ساڵی تاقە یەک جاریش تاقەی دا چاوەڕوانی هیچم لیان نەکردووە وەکو مستەفید بوون و یادارین تۆ هەمە چارە نووست نەبێت زۆر بەڕێز کاک علی کەریمی نووسەر و شارەزا لە ژیانی مامۆستا زەبیحی خاوەنی کتێبی ژیان و بەسەراتی عەبدوڕەحمانی زەبیحی سوپاس بۆ بەشداری لە بەرنامەکە خۆشحاڵین بە ئامادەبوونت بەرەزان دیدارەکە کۆتایی هاتا تەوەری داهاتوو میوانی داهاتوو بەخواتان ئەسپێری خواتان لەگەڵ زۆر سپاس سپاس بۆ ئێوە و بینەرانتان زۆر سپاس بژیت